بانگەوازێک بۆ بەزەیی. ئەوانەی کە لە هەمان کانیاوەوە گۆش نەبوون، لە هەمان مەمکەوە شیریان نەخواردووە و لە هەمان ئەو بەهایانەدا هاوبەش نین کە لە ڕابردووەوە بۆمان ماونەتەوە، هەروەک چۆن مەحاڵە لە ناسۆرەکانمان تێبگەن، لە هەمبەر حاڵی گشتیمانەوە مەحاڵە سەرسام نەبن. چونکە بە گوێرەی ئەوانەی کە تەنها لە چوارچێوەی فیزیکدا ئەمڕۆ و بەیانی هەڵدەسەنجێن و ژیانیش تەنها لە ڕوانگەی لایەنە جەستەییەکانیەوە ئەزمون دەکەن، جگە لە چێژ و سەفای ڕواڵەتی و کاتی لاشە ئەستەمە هەست بە شتێکی دیکە بکەن. و بە گوێرەی ئەم تێگەیشتنە لار و لوێرە ئەو بابەتانەی کە دەرەوەی جیسمانیەتن، شتانێک نین شایەنی هەڵوێستە لەسەرکردن بن. نەدوێنێ و نەداهاتووی دوور هیچ بایەخێکیان نییە. ڕابردوو داهاتوو بریتین لە سەرچاوەی دڵنەوایی بۆ ئەو کۆمەڵگایانەی کە ئێستایان لەدەستداوە. بەڵێ، کەسانێک کە لە گۆشەنیگایەکی لەم جۆرەدا خۆیان بەند کردووە، تێگەیشتنیان لە ئاسۆیی. ئەگەر ئەوەتان دەزانی کە من دەیزانم کەم پێدەکەنین و زۆر دەگریان، زۆر زەحمەتە. لە حاڵێکدا هەروەک چۆن خاوەنی ئەم گوفتارە زۆر باش دەیزانی بۆچی دەگری. ئەو ڕۆحە کامڵانەش کە بۆ ئەبەد بەدیهێنراون و لە ڕووی ماتە و زەوە پاڵێوراون بۆ هەتا هەتایی، لە ڕوانگەی دنیای ناوەوە جگە لە ئیمان، مەعریفەت، خۆشەویستی و چێژی ڕۆحانی بە هیچ شتێکی تر تێر نابن. زۆر باش دەزانن بۆچی دەگرین و شوێن چی کەوتون، و بۆ ئەمانیش دنیایەک هۆکار هەن کە لە پێناویاندا ئادەمی دابنیشێت و بگری. 1. بوخاری کەسوف. 2. مسلیم کەسوف. بەڵێ، ئەمڕۆ لە پاڵ بابەتی ئیمان و گەیشتن بە ئاسوودەیی یاخود کەوتنە ناو بێباوەڕی و ناسۆرەوە کە پەیوەندیان بە هەموو کەسێکەوە هەیە، چەندەها کێشەی کەڵەکەبووی کۆمەڵایەتی، ئابووری، سیاسی و کەلتوری هەن. چەندەها ناحەقی و نادادی هەن کە بە سەرچاوەی چەندین نائارامی کۆمەڵایەتی دادەنرێن. کۆمەڵێک حەق و مافەن کە لە ڕوانگەی بەهامرۆیی و بنەماکانی ویژدانەوە دەبێت سەر لە نوێچاویان پێدا بخشێنرێتەوە و لە ناو خەڵکدا بڵاو بکرێنەوە. کۆمەڵێک بربەستی دژە دیموکراتی و لایەنگری توند و تیژی هەن لە بەردەم هیوا و ئاواتەکانمان و بەدیهاتنیاندا. هێشتا لە زۆر بابەتدا هەستەکان حکمی عەقڵ و لۆجیک دەکەن و یاسا و ڕێساکانیش تەسلیم بە هێز و زۆرداری پێوەرنەناس کراون. و هێشتا ئەو شتانەی کە لە زۆر شوێنی دنیادا بەهەڵە قبوڵ دەکرێن یاخود کەم و کورتە مرۆییەکان بە خوێن و فرمێسک دەشۆڕێن، جار و بار ئیرادە و بیرکردنەوەی مرۆڤ فەرامۆش دەکرێن و هەوڵ دەدرێت حەشاماتەکان بە زۆر ببرێن بۆ بەهەشت، یاخود تێدەکۆشرێت کە بێپەروایانە بەرەو دۆزەخ پاڵیان پێوە بنرێت. هەموو ڕۆژێک سەنگەری نوێ لێ دەدرێت، هەموو تاقمێک شەڕی لۆجیک و ڕاستیەکانی خۆی دەکات و گشت بیرکردنەوەیەک وێنەی شێوازێکی ژیانی تایبەت بە خۆی دەچێشێت. بگرە، هەوڵ دەدەن هەمووان بە گوێرەی ئەم وێنە تەسکە لە قاڵب بدەن و ناچاریان بکەن کەوا بژین. هێشتا لە سەدان جێگادا شعوری تاک پێشێڵ دەکرێت، ئیرادەی کۆمەڵایەتی ئیفلیج دەکرێت و تێزاب دەکرێتە چاوی ویژدانەوە. لە حاڵێکدا قەت بڕترین ڕێگا بۆ قوتاربوون لەم قەیرانە کەسی و کۆمەڵایەتیانە و هێورکردنەوەی ئەم فشارانەی کە لەسەر کۆمەلگان ئەوەیە واز لە دەسوەردان لە ویژدانیان بهێنرێت و ڕێگای هەبوون لەگەڵ شعور و ئیرادەی خۆیاندا پیشان بدرێت. بەڵێ، مانەوەی حەشامەتەکان بە مرۆڤی و ئاراستەکرانیان بۆ لای بەهامرۆییەکان وابەستەی ئەوەیە کە لە کۆمەلگادا میکانیزمی ویژدان بە زیندویی بهێڵرێتەوە و ڕێز لە ئیرادە و شعور بگیرێت. تاک بە ئەندازەی مەوجودیەتی بە شعور و ئیرادەی خۆی و گەیشتنی بە ئاستی ڕزگارکردنی کەسانی دیکەش بە هاوڵاتی ڕاستەقینەدا دەنرێت. ئەو کۆمەلگایانەی کە تاکەکانی خاوەنی پرچەکبوونێکی لەم شێوەیە نین، مەحاڵە لە گرفتە کۆمەڵایەتی، ئابووری، سیاسی یان ئیداریەکان ڕزگاری ببێت. بەڵێ، ئەو قەرەباڵغیانەی کە پارچەکانی کەم و کورتن، بێسەر و بەرن و بە پینە بەیەکەوە لکێنراون، هەروەک چۆن ناتوانرێت ناوی میلەتیان لێ بنرێت، بە هەمان جۆر ئەم تەپۆڵە بێشیرازەیەی کە بەڕواڵەت وەک میلەت دەردەکەوێت ئەستەمە دارای داهاتوێکی گەش بێت.
بۆ ئەوەی کۆمەڵگاش ڕزگاری ببێت پێویستە تاک بە تاکی میلەت دارای ڕۆحێکی ڕزگارکەر و ئامادەباشێکی مێتافیزیکی بن. ئەستێرەی بەختی کۆمەڵگاکانیشمان بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و ئاسوودەی بەخش دەردەکەوێت لەو کات و خاڵەدا دەردەکەون کە دەستەکان لە پێناو ڕزگارکردنی کەسانی تردا یەکیان گرتووە و بەرەو ئاسمان بەرز بوونەتەوە. هەستکردنمان بە ڕەهەندە تایبەتەکانی باوەڕ لە ڕۆحماندا، ئەزموونکردنی ئاڕق، ژان و ناسۆرەکانی ئیرادە لە عیبادەتەکانماندا، بە ئەخلاقی بوونمان لە هەڵسوکەوتەکانماندا، زیندووبوونەوەمان لە ڕوانگەی ژیانی هەست، ئیرادە، شعور و دنیای دەروونەوە و پەیوەندنی هەموو شتێک بە قەدرشناسی دڵ، پوختەی ئەو بنەمایانن کە دەمانگەیەنن بە پلە و ئاستی خواستراو. لە ڕێگەی ئەم بناغانەوە بە هەستکردن، خواستن و شعورێکی وەها دەگەین کە سنوورەکانی تاچێتی تێدەپەڕێنن. تەنانەت هەنگاوێک لەمەش لە پێشتر لە سایی بەستنەوەی هەموو شتێک بە ئەبەدیەتەوە و هەڵسەنگاندنی لە ڕوانگەی پێوەرە ئاسمانیەکانەوە دەکرێینەوە و گەشە دەکەین، سوود لەسەر جەمسوودەکانی مرۆڤ بوون وەردەگرین و جارێکی دیکەش گوزارش لە مەسەریەتەکانمان بۆ ئەحسەن تەقویم دەکەین. وا هەز دەکەم ئەو بەختەوەرانەی کە لەم خاڵە وردە تێگەیشتون بە ئەندازەی پاڵێورانیان بۆ ڕزگارکردنی کەسانی تر داهاتوی خۆیشیان دەخەنە ژێر زەمانەوە. بەڵێ، پێویستە جارێکی دیکەژەوە بەبیر بهێنمەوە ئەو پرۆژانەی کە تەنها ڕوویان لە ڕزگارکردنی تاکە بەبێ ئامانجی ڕزگارکردنی کۆمەڵگاش هەروەک بێ ئەنجام و نەزۆک دەبن، بە هەمان جۆر هەوڵدان بۆ دامەزراندنی ئەو بەهایانەش کە لە ئیرادە، شعور و دەرونی تاکەکاندا کوشتومانن کارێکی بێهودەیە. بەڵێ، بەبێ دانانی ئامانجی ڕزگارکردن، پلان و پرۆژەکان بۆ ڕزگاربوون خەون و خەیاڵن. گومانی گەیشتنی میلەتیش بە جێگایەک لە ڕێگەی ڕووخاندنی زیندووبوونەوەی تاکەوە، تەنها دڵدانەوەی خۆیە. لەم ڕوانگەیەوە ئێمە سەرەتا لە ڕێگەی شعور و ئیرادەی شەخسیەوە ئەوە دەستنیشان دەکەین کە دەست و قاچەکانمان هی خۆمانن، پاشان دەست دەخەینە ناودەستی کەسانی تر و لە ڕێگەی شعور و ئیرادەی گشتیەوە باوەڕمان بە چارەسەرکردنی گشت کێشەکانمان هەیە. لە سایەی ڕەفتارێکی لەم شێوەیەدا لەلایەک بەردەوام ئیکسیری ژیان پێشکەش بە کەسانی دیکە دەکەین، لەلایەکی تریشەوە بە پیتی ژیانی کەسی خۆشمان دەپارێزین، تەنانەت زیادیشی دەکەین و تەنانەت بەرزبوونەوەی مادی و معنەویشمان پتر و بەردەوامتر دەکەین. بەڵێ، قەناعەتمان وایە بیرکردنەوە، پلان و هەوڵێک چەند خەمخۆرانە بێت و چەند ڕووی لە دەستگیرۆیی و یارمەتیدانی کەسانی دیکە بێت، بەم ئەندازەیە معقول و خاوەنی داهاتوێکی گەشت دەبێت، چونکە ئەوە مەفکورەی ژیاندنە کە مرۆڤ بە زیندویی دەهێڵێتەوە. ئەوەش تەماعی بەرژەوەندیە کە ئیفلیجی دەکات. ئەوانەی کە تەمەنیان لە سوودی شەخسیدا بە فیڕۆ دەدەن، ئەگەر هەمیشە لە ناو سیاسەتە چەپەڵەکانیشدا نەبن، بێگومان ڕۆژێک هەر پیس دەبن. بەڵام ئەوانەی کە ژیانی خۆیان بە فوکردنی ژیان بە کەسانی تردا بە زیندویی ڕادەگرن، لەو جێگایانەدا کە هەمووان وەک گەڵای پاییز پەرش و بڵاو دەبن، ئەوان دەگەڕێن و ئیکسیری ژیان بەسەر چواردەوریاندا دەبەخشنەوە و ئەوان پاڵەوانی بردنەوەی ڕەزامەندین لە ماراسۆنێکی چەند ڕەهەندیدا کە دنیا و عوقبا دەگرێتەوە. ئەو سیاسیە چەپەڵەی کە بوون و مانەوەی کەسانی تر تەنها لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی خۆیانەوە هەڵدەسەنجێنن، نەمتمانە بە دۆستایەتیەکەی دەکرێت و نە لە دوژمنایەتیشی ئینسان ئەمین دەبێت، هەڵدەسێت و دادەنیشێت، تەنها بیر لە بەرژەوەندیەکانی خۆی دەکاتەوە. لەم پێناوەدا دەست و دامێن ماچ دەکات و لە بەرامبەر کەسانی زۆر چاوەڕوان نەکراویشدا سەری نەوی دەکات. ئەگەر بەرژەوەندیەکانی وا بخوازن، هێزی بەسەرچێدا هەبوو دەیشێڵێت، بەردەوام دا و تەڵەش بۆ ئەوانە دەنێتەوە کە دەرەقەتیان نایەت. لە کاتی بەهێزیدا هەمیشە بێویژدانانە ڕەفتار دەکات، لە کاتی لاوازیشدا دەبێت بە ماستاوچیەکی ناشیرین. بەرامبەر بە خەڵک هەمیشە دوورە لە سەمیمیەت، زۆر جاریش دەکەوێتە ناو ئەو چاڵەوە کە خۆی هەڵی کەندووە و چارەنووسی خراپی خۆی ئامادە دەکات. بە عەقڵی خۆی هەموو دنیای هەڵخەڵەتاندووە، ئیدارەی هەمووانی کردووە و وەک پێویست و ژیرانە جوڵاوەتەوە.
لە حاڵێکدا داماوە هەردەم لە دۆخێکی کۆمیدیادایە و متمانەی خۆی لە داهاتوودا کونکون دەکات. لە هەندێک لە مرۆڤەکاندا زیرەکێکی قۆڵبڕی لەم شێوەیە کە ڕۆحی لەدەستداوە لە ڕاستیدا لاوازیەکی جددیە و نەخۆشیێکی ڕۆحی وەهایە کە چاکبوونەوەی زەحمەتە. ئەوانەی کە لاوازی و نەخۆشیێکی لەم جۆرەیان هەیە ئەگەرچی کار و خزمەتێکی ماوەدرێژ و بە سوودیان بۆ خەڵکانی تر نییە، هەندێک جار بەڕەفتاری ئیدارەدان و فێڵبازانە دەگونجێت لە هەموو وەرزێکدا هەندێک میوە چنجی خۆیان بخەن، وەلێ هیچ متمانە و زەمانەتێک بۆ داهاتووی خۆیان ناهێڵنەوە و دیسان خۆیان لە ڕیزی ماستاوچێتی و دەستماچکردندا دەبیننەوە. لە بەرامبەر ئەمەدا بناغی ڕەفتارەکانی پاڵەوانێکی بواری خزمەت لە دوای ئامادەسازیەکی دوور و درێژ و چلەیەکی فیکری بریتیە لە بانکێشت بۆ لای بەزەیی کە لە ویژدانیەوە سەرچاوەی گرتووە و ئامانجەکەشی گەڕانە بە دوای حەقدا. ئەم بانگە هەمیشە لە سەر و بەرپرسیارەتی شەخسیەوەیە و هێندە ڕەهایە کە سنوورەکانی شعوری وەزیفە تێدەپەڕێنێت. ڕەهەندی ئیخلاسی هەیە و کاری کەسێکە کە سەر تاپا گۆڕاوە بۆ دڵ و دەروون. ئەم کەسە لە بەردەم هەموو کارێکی خێردا خاوەنی ڕاستەهێڵی تایبەت بە خۆیەتی، لەسەر جەم هەڵسوکەوتەکانیدا بێگەرد و خاوێنە. ڕووداوەکانی چواردەوری چەند بێ ئامان بن، هێندە لەسەر بناغەکانی خۆی ڕاگیر بووە کە هەرگیز لێڵ نابێت و هێندەش دامەزراوە کە ڕێگا و ئاراستە ناگۆڕێت. لە ڕوانگەی هەستە دەرەکی و ناوەچیەکانیەوە لەسەر بینین و بیستنی خوا، زانین و هاودەمی خوا قورمیش بووە. لە هەمان ئەم گۆشەنیگایەشەوە پەیوەندیە دنیاییەکانی لەگەڵ خەڵکدا ڕێک دەخات و لە یەک کاتدا دنیایی و عوقباییە. بەڵێ، هەروەک دەگونجێت لە هەموو دەلاقەکانی دنیەویەتێکی لەم جۆرەوە لوتکەکانی ئاخیرەت ببینرێن. بە هەمان جۆر ئەو ژیانەش کە ئەزموونی دەکات بەگشت قۆناغەکانیەوە هێندە خاوێن و بەرینە کە تامی ئاسوودەیی ئاخیرەتی پێدەدەن. بە جۆرێک ئەم دەروونە بێگەرد و کراوەیە لە ئێستاوە گەیشتووە بەو کۆتاییە بەختەوەرەی کە خەڵکانی تر دوای چەندەها ساڵ خەونی بەدەستێنانی دەبینن. بە هاودەمی خوا گەیشتووە و وا حساب دەکرێت کە شانبەشانی دانیشتوانی بەڕێزی ئاسمانەکان بێت کە ئەمەش هەمیشە قازانجداری ئەو دەردەخات. بەڵێ، ئەم پاڵەوانە دەرونیە هەمیشە قوڵە و ڕەفتارەکانی لە دڵەوەن، بەردەوام ئەوداڵی پرۆژە مەزنەکانە، پاڵێوراویشە بۆ مەزنایەتیەکان و لە هەستان و دانیشتندا بیر لە بەزەیی دەکاتەوە. لەبارەیەوە دەدوێت و هەمیشە بە دوای ڕێگاکانی گوزارشکردن لە خۆی لە ڕێگەی بەزەییەوە دەگەڕێت. هێندە بە جۆش و خرۆش و لە دڵەوە بە بێ جیاوازی دەیەوێت هەموو کەسێک بە بەختەوەری هەمیشەیی بگەیەنێت. لە بابەتی هێنانەدی مەفکورەیەکی لەم جۆرەدا نەک بەرژەوەندیە دنیاییەکان و سوود و پلە و پایەکان، بەڵکو لە مەسەلەی چێژە معنەویەکان و فەیزە ئاخیرەتیەکانیشدا ئەو پەڕی فیداکاری دەنوێنێت، هەم لە دنیای ڕۆحی خۆیدا و هەم لە پەیوەندیەکانی لەگەڵ کۆمەلگادا، هەم لە شیکردنەوەی دنیای ناوەوەیدا و هەم لە چاودێریکردنی چواردەوریدا هەمیشە شعوری ئەوەی هەیە کە لە حزوری دەسەڵاتدارێکی مەزندایە و لەو جێگایانەدا کە هەمووان دەمرن ئەو یەک لەسەر یەک زیندوو دەبێتەوە. ئەو لەودی و سنووری نەویستنی شتانێک بۆ خەڵک کە بۆ نەفسی خۆی ناوێت بەلەقاژە دەکات بۆ ئەوەی خەڵکان هەموو ئەو شتانەیان بە نسیب ببێت کە خۆی حەزیان لێ دەکات. تەنانەت لەم پێناوەدا دەمرێت و دەژیێتەوە و بە فراوانی ئاسۆکەی کاتێک لەلایەک سەرکەوتوو دەبێت لە بێدارکردنەوەی هەستی بەزەیی، تەنانەت لە دڵی ستەمکارانیشدا لەلایەکی دیکەوە هاوڕێیەتی ستەم لێکراوان بە گرنگترین هۆکاری هاودەمی خوادا دەنێت و هەمیشە دەبێت بە خاڵی یارمەتی بەخشی ئەوان. حەزوو هەڵپەی ژیاندن گرنگترین فاکتەری ئەم پاڵەوانەمانە. گەڕان بە دوای شایستەیی بۆ ئەرکێکی لەم جۆرە خەمی هەمیشەیی ئەوە. هەوڵدانی بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوا هاوڕێ لەگەڵ هەڵپە و تەمایەکی زۆر بەرزدا دیارترین سیفەتی ئەوە. تەنانەت کاتێکیش کە یەک لەسەر یەک دەمرێت و زیندوو دەبێتەوە، لەگەڵ حەزی شعوری زیندوو بوونەوەدا نەهەست بە ئازارێک دەکات و نەلەرزەشی پێدەکەوێت. سەرکەوتنەکانی بە دەرکەوتنی عینایەتی خوا دەبینێت و
هەموو ڕۆژێک چەند جارێک خۆی زەربی سفر دەکاتەوە. بگرە لە ترسی ئەوەی ئارەزوو هەستەکانی تێکەڵ بەکار و خزمەتەکانی بووبن هەڵدەلەرزێت و بەدەم وتنی من تۆم دەوێتەوە دەناڵێنێت. چەندەها ساڵە ئێمە چاوەڕی ئەم دەستە پیرۆزانەین کە لە دنیایەکی ڕووخاو و کاول بوو جیهانێکی نوێ دروست بکەن. بەم ئیمان هیوا و عەزمەوە ئامادەین چەندین ساڵی دیکەش چاوەڕێ بکەین. خوای خاوەن ڕەحمەتی ڕەها کە هەمیشە دڵە پاکەکان بە بەزەیی پڕچەک دەکات، هیوادارم لەم بوارەدا تووشی نائومێدی و خەیاڵشکانمان نەکات.